لەوانێ خوازە 20 کامێرەم هەیە هەر. حاجی سلێمان هاوڵاتیەکی ناوچەی هەورامانە. لە ساڵی 1975 بۆ هۆی حەز و خولیاکانی بۆ وێنەگرتن کامێرەیەکی کڕیوە و وێنەی خەڵکی ناوچەکەی گرتووە. کاتی خۆی لە 75 لە دەرەی مەڕ بووم، کامێرەیەکم کڕی، کامێرەی فۆری بوو. پێیان وت پلۆڕایدی 108 کڕیم بە 35 دیناریە و کاتە. ڕسم پێگرت تا ساڵی 1978 دایان گرتینە خۆرماڵ. لە خۆرماڵ کامێرەی ترم کڕی، دەستم کرد بە ڕسمگرتنی فۆتۆگرافی. چەندین جۆر کامێرەی جیاوازی لە کارەکانیدا بەکارهێناوە. وەک خۆی دەڵێت فلیمی کامێرەکانی بە قاچاق لە ئێرانەوە هێناوە. کامێرە زینەتە ڕووسی ئەم کامێرە. کاتی خۆی باوی ئەم کامێرانە بوو لە 70کان و 80کانە. ئەمە یاشیکایە، ئەمە ئەمریکیامە، ئەمە سینیە. ئەم کامێرەیە، ئەم کامێرەیە سینیە، ئەمە فلیمی سۆڤیسیە خوا. ئەمە هی منتیقەی کانیاسکانە، هاتووە لێ ڕسمی گرتووە کە قەسب بۆ بۆی نەهاتوە تایسە لای من ماوە لە 80کانە تایسە. ئەو هاوڵاتیانەی کە وێنەیان لاگرتووە وێنەکانیانی ئەرشیف کردووە بە جۆرێک ناو و ئەو فلیمەی کە وێنەکەی پێگیراوە لە دەفتەرەکەیدا تۆمار کردووە. دەڵێت ئێستاش وێنەکانی هەشتاکانیان پێدەدەمەوە. ئەرشیفی ئەم دوکانەی منە. کاتی خۆی کە ڕسم لەسەر گرتووە، ئەمە ڕسمەکانە وێنەکان لێرە. ئەم وێنانە ئیسە هیچیان نەماوە، ئەوانە پیرن، لە 80کان و 75 گرتو من، ئەوانە پیرە، هەموو ڕسمی من ئەوانە. ئێرشافانەم بردووەتە ئێران، جارێکیان لە کیمیایەکە بردوومە، جارێکیان لە ئینتیفازەکە بەنەیە بردی. لەگەڵ ئەوەی تەمەنی هەڵکشاوە بەڵام حەز و خولیای بۆ کارەکەی ماوە. منداڵەکانیشی فێری وێنەگرتن کردووە کە ئێستا دوکانەکەی دەبەن بەڕێوە. من تقریبا لە 2000 بۆ لاوە تااقەتم نەما، تۆزێ بە ئەمرم بەرەو هەڵکشان ڕۆشت، دام بەدەست سەلمان و سەروانەوە. ئەوان ڕسم ئەگرت، ڕسمە مردە سەر لاجەرەکە، لێ لە ڕسم شۆردنەکە لەکردنە بەجامی و بۆ شۆردنەوە بۆ تەبع فێرم کردن. ئەو وێنانەی حاجی سلێمان چرکاندونی وێنەی خێرابوون و ڕاستۆخۆ دراونەتەوە بە خاوەنەکانیان. ئەوانەشی کە کراون بە پۆستەر لە هەورامانەوە نردوونی بۆ بەغدا و لەوێ چاپکراون. میسالێک بۆ گێڕمۆ کابرایە هات دووشنی هەبوو، یەکێکیان مردوو ژنەکەی، یەکێکیان ئەوەی کە مردوو چاوی کێ وتی بۆ ژنەکە چاوێکە بن و قێنە ڕسمی بگرێ لە باتی ئەو ژنەکەی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناحیەی خورماڵ. هەمووی فلیمی خەڵک.